سڵاوتان لە بێبینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنەکن بانیتان باش ڕۆژێکی باش دەست پێ بکەن بەیانی تۆش باش تاوان بۆ هیواین کە لەگەڵ هاوکارم سۆڤان بتوانینەوە بەرگە و بابەتانی کە ئامادەمان کردو لەگەڵ هاوکارانم پێشکەشیەوەی بکەین و کاتێکی باش بۆیەوە دروست بکەین و دەستپێکی ڕۆژەکەتان بە وزەیەکی باشەوە لەگەڵ ئێمە بێت. سڵاوتان لێ بێت و بەیانیتان باش ئەو هیوایانی کە هاژە لەم بەیانە بۆ ئێوەی بینەری بەیانی 24 خواستی هەمان هیوایە کە من هەمە بۆ ئێوە بەیانێکی پڕبزە بەیانێکی پڕ لە جوانی پڕ لە سەلامەتی پڕ لە خۆشیتان هەبێت. هیوادارین کە بتوانین یەک کاتژمێری پڕ لە سوود لەگەڵ ئێوەی بینەر و بیسەرمان بین. جا لەگەڵمان بن بۆی بزانین هەکبەیان بەیانی 24 چی تێدایە بۆ ئێوە. خانمانی کوردستان لە وەرزشی شاخەوانی و شاخڕەوی پێشڕەوی ئافرەتانی ناوچەکە دەکەن. گەنجێک لە غەزا کارگەیەکی بچووک بۆ ڕیسایکڵینی تای ئۆتۆمبیل لە ماڵەکەی خۆی دادەمەزرێنێت. فستیڤاڵی نمایشکردن و ئامادەکردنی فاسۆلیا لە چەولگی باکووری کوردستان بەڕێوە چوو. فاسۆلیا ئەو خواردنە دڵخوازەی هەمومانە کە ئەگەر هەر کاتێ بڵێنی تر کوردبوونمان بەشێکی لە ڕووە کللتوری خواردنەوەکەی بۆیە ناسراوە کە حەزمان بە فاسۆلیا خواردن. لە کاتی خواردنی بەیانیانی جەژن باوەڕاکەم هیچ سفرەیەک هەبێ فاسۆلیا لەسەر نەبێت فاسۆلیا برنجیتیان نەبێت. جا یەکێک لە خواردنانەی کە زۆر بەتەم و بەلەزەتەوە بەسوودیشە بێگومان و لە هەموو ناوچەکانیش هەر خواستی لەسەر و دڵخوازی کوردانە کە چەولگی باکووری کوردستان لە ڕووی بەرهەمهێنانی فاسۆلەی وشک ناوبانگێکی تایبەتی هەیە و خواستێکی زۆریشی لەسرە لە باکووری کوردستان. جا تەنانەت ناوبانگی ئەو فاسۆلیایی کە لە شاری چەویلگ هەیە ناوچەکە و سنوورەکەشی بەزاندووە و خەڵکێکی زۆر لە پارێزگاکانی دیکەوە دەچونە شارەکە تا فاسۆلیای چەویلگ بکڕن. و ساڵانەش هەر ئاواتێ ناپەڕێ فستیڤاڵێکی تایبەت بۆ فاسۆلیای وشکی چەولێک بەڕێوەچێت و ئەم ساڵیش فستیڤاڵەکە دەستی پێکردو ئێساوە کێبڕکەی تایبەتیش بۆ لێنان و ئامادەکردنی باشترین فاسۆلیای وشک بەڕێوەچێت. با پێکەوە بچینە چەویلگ بزانین فستیڤاڵەکە بە چ شێوەیەکە و فاسۆلیەکەشیان ببینین هەرچەند تامی ناکەین. فاسۆلیای وشک دوانە لە یەک دانەبراوەکەی برنجە و یەکێکە لە ڕەگەزە هەرە سەرچیەکانی سفرەی تورکیا. فاسۆلیای وشک بەرهەمی خۆماڵی ناوچەی بەدیسووی چەولگی باکووری کوردستانە و پارێزگاکەش بەو بەرهەمەوە ناوبانگی دەرکردووە. ساڵانە فێستیڤاڵێکی تایبەت بە فاسۆلیای وشک لە چەولگ بەڕێوە دەچێت. ئەم ساڵیش بە بەشداری بەرپرسیەکە ئیداریەکانی ئەو پارێزگایە دەستی پێکرد و کێبڕکەیەکی تایبەتیش بە لێنانی فاسۆلیای وشک ئەنجامدرا. هەمدی ئوستا پارێزگاری چەولگ ڕایگەیاند دەیانەوێت کەرتەکە زیاتر پەرە پێ بدەن و قەبارەی بازرگانی بەرهەمی ناوخۆ زیاد بکەن. ویستێکی زۆر بۆ فاسۆلیای وشک هەیە. پارێزگاکانی دیکە دێن و دەیبەن. ئامانجمان لە 4000 دێکار زەویدا فاسۆلیای وشک بچێنین. بەرهەمەکە پاڵپشتێکی باشی دارایی بۆ پارێزگاکە فراهەم کردووە. دەمانەوێت زیاتر گرنگی بە کەرتی کوشت و کاڵی پارێزگاکە بدەین و قەبارەی بەرهەمی فاسۆلیای وشک بۆ نزیکەی 4 ملیۆن دلار بەرز بکەینەوە. دایمی بەکار لە ڕکابەرێتی دروستکردنی فاسۆلیای وشک توانی یەکەم بێت و ڕایگەیاند. 7 ساڵە خەریکی چاندن و بەرهەمهێنانی فاسۆلیای وشکە و نایەوێت دەستبەرداری بێت. ماوەی 7 ساڵە خەریکی چاندنی فاسولیای وشکم. فاسولیای یەدیسو زۆر بەناوبانگە. بە شێوەیەک بەردەوامیش دەیخۆم. یەکەم جارە لەم ڕکابەرێتیە پلەی یەکەم بەدەست دێنم. دڵخۆشم و سوپاسی سەرجەم ئامادە بۆوان دەکەم. لە کێبڕکەیەکەدا 22 چێشتلێنەر بەشداریان کرد و جیالەوەش باشترین جوتیاری چاندنی فاسۆلیای وشک دەستنیشان کرا. زۆرێک لە وڵاتان هەن کە بە فستیڤاڵ ناسراون بۆ نمونە هندستانە جگەلەوە بەرازیلە و هەروەها وڵاتی چینیش بە هەمان شێوە هەژە بە بەردەوام لەم وڵاتە جۆرەها فستیڤاڵەکرێت. جا فستیڤاڵەکان لە هەر وڵاتێکیش تایبەتمەندی جۆرە ئاژەڵێکی ئەفسانەی هەیە. بۆ نمونە لە کوردستانی خۆمان شامارانمان هەیە، لە چین
ئەژدیها هەیە با بڵێن ڕەمزی وڵاتانی دیکە هەیە بۆ نمونە شێر ئێران زۆر گرنگی بە شێر ئاات بڵێن بە شێکی ئەفسانەی کە باڵی هەیە جا ئێستا باسی ئەژدیهای هۆنگ کۆنگەکەین کە سەبارەت بەوە فستیڤاڵەکەن جارێکی دیکە فستیڤاڵی کولتوری ئەژدیهای ئاگر لە هۆنگ کۆنگ کرایەوە کە 3 ساڵ بوو بەهۆی پەتەی کۆرۆنا ڕاگیرا بۆم فستیڤالە مێژوویەوە مێژووی فستیڤاڵی ئەژدیهای ئاگر بۆ زیاتر لە 140 ساڵ بەر لە ئێستا گەڕێتەوە باسی واکرێک ئەمە فستیڤاڵیان ڕێخستەوە بەشداربووانی فستیڤاڵەکەش ئەژدیها لە بخور و کەلوپەلی دیکە دروست دەکەن و دواتریش بخورەکان داگرسێنن بە کۆمەڵەکان ئایگەڕن و سەماکەن و چەندین شێوازی جیاوازی جلوبەر گەشتیاش لە بەرەکەن باش ئێمەش لە پرۆگرامی بەیانی 24 بەشەیەکی بچووک لە فستیڤاڵەکەمان بۆ ئامادەکردوون لە راپۆرتەکایەوە بینەریە بن. فێستیڤاڵی ئەژدیهای ئەگرا لە هۆنگ کۆنگ زیاتر لە 200 نمایشکار بوونەوەرە ئەفسانیەکە کە لە بخور دروستکراوە بە کۆڵانەکانی گوندی تایهانگ دەجێڕن تا ڕۆحی شەڕانجێز دەربکەن و دانیشتوانی گوندەکە پارێزراو بن کەشوهەوای شوێنەکەش پڕ بووە لە بۆنی بخور. زۆر ناوازەیە نمایشەکە دەستا و دەستکردنی کللتور نیشان دەدات ماوەیەکی زۆرە هاتوومەتە هۆنگ کۆنگ و ئەمە یەکەم جارە فستیڤاڵەکە دەبینم لە 3 ساڵی ڕابردوو نمایش نەدەکرا کەشێکی زۆر خۆشی هەیە بەهۆی پەتای کۆرۆناوە فێستیڤاڵی ئەژدیهای ئاگر ڕاگیرابوو و ئێستاش فێستیڤاڵە مێژوویەکە دەستی پێکردووەتەوە کە 140 ساڵ مێژووەکەیەتی پێشتر تەنیا ئەرچی پیاوانی گوندنشینی تایهانگ بووە ئەژدیها دروست بکەن و بەشداری نمایشەکە بکەن ڕێخەری فێستیڤاڵەکە هیوادارە لە ئایندەدا ئافرەتانیش بتوانن بەشداری بکەن. هەرچەندە بۆنەکە کولتوریە ئێستا مانای سەمای ئەژدیهای ئاگر لەگەڵ ڕۆژانی پێشوو جیاوازە چونکە پێشتر ڕێگەیەکی ئەفسوناوی بوو بۆ بەرەنگاربوونەوەی تاعون بەڵام ئێستا چالاکیەکی کولتوریە و ناوەڕۆکەکەی جیاوازە هیواخوازم هەمیشە گۆڕانکاری و داهێنان هەبێت هەروەها ئافرەتان بتوانن لە داهاتوودا بەشداری لە نمایشەکە بکەن. فێستیڤاڵی ئەژدیهای ئاگر لە سەدەی 19 لە هۆنگ کۆنگ سەری هەڵدا خەڵک باوەڕیان وابوو دەتوانن لە ڕێگەی ئەژدیهاکەوە ناوچەکەیان لە تاعون پاک بکەنەوە ئێستا بووەتە فێستیڤاڵێک ساڵانە لە پاییزدا دەکرێت و 3 شەو بەردەوام دەبێت. ئەم بابەتە بێگومان بابەتێکی زۆر گەنجانەیە و زۆر سەردەمیانەشە کە هەندێک خولیا هەیە لەگەڵ پێشکەوتنی سەردەما دروست دەبێ و بێگومان گەنجانی کوردیش لەم خولیا و حەز و یاخود چالنجانەی کە ئێستا ئاکرێ دەستێکی باشیان هەیە. ئەمڕۆ ئێمە تەورێکی تایبەتمان هەیە لەسەر خولیای یاخود بڵین وەرزشێک کە بۆ ئۆتۆمبیل و دریفتکردن ئەمانە ئێستا بۆتە خولای گەنجان بە تایبەتیش کوڕان زۆر میوانداری کەسێکی ئازیز و شارەزاشمان کردووە و میوانی ئێمە ئەویش ئاوا فازلە. بەخێر هاتی بەخێر هاتی ئاوا بژیت سپاس. هیوای بەیانێکی باشت بۆ خوازین پڕوزە چۆن ئەوانەی کە درفت دەکەن و ئەوانەی کە حەزیان لە ئەو وەرزشانەیە کە پەیوەستە بە سیارە و بە ئۆتۆمبیل و بە ماتۆر و ئەوانە وزەیان زۆر جیاوازترە لە خەڵکی دیکە ئەوە نییە؟ ئەکید کە وەرزش جیاواز هەندە ژێری دەویت جیاوازێکی دەو کەسی داری وانە کە ناوەرزش خۆ زۆری هەیە. دەی زۆر چاکە کاتە هیوای وزەیەکی زۆر باشت بۆ خوازین کە هەم بە ئێمە بدەیت هەم بە بینەرانی بدەیت. جا باسی ئەم وەرزشەمان بۆ بکەیت کە لە کوردستان خۆمان درفتمان نییە چۆنەکە تۆ لە بەغدا بەشداریت کردووە و ئایا لە کوردستان دەرفەت نەڕەخساوە یاخود ئەم وەرزشە زۆر خەڵک خولیای نییە؟ طبعا هەر وەرزشێک کە هەیە ئەکید دەبی کۆمەڵێک قوانین و یاریگا یاخود شوێنیش تایبەت لە بۆی دابین بکرێن بەداخەوە ئێمە لە کوردستان هیچ شوێنێکی فەرمیمان نییە کە بتوانانی ئەوە شێکیدا ئەنجام بدەیت بەداخەوە کە ئەوش بۆتە هۆکارێک کە زۆربەی گەنجانیش جادە شەقامەکان دەکەن کە بەداخەوە بیستنەوە لەگەڵەوەی داریە بەڵام کە شوێنێک دابین نەکراوە ئەوای نەکردو حەز و خولیای ئێمە بمرێ زۆر جار چوینە شوێن ئەهلیەکان با بڵێن دار موافقەمان کردیە بە هەر جۆرێک بێ بتوانین تا لانی کەم تەمرینی خۆمان لێ بکەین
درێفکردن وەرزشێکە لە تقریبا 2011 هەیە یعنی بەوەکو ڕاضە معتەریفە هەیە بتوڵاتی لە بۆ کراوە ئەو بتوڵی کە ئەمەش چوین لە بەغدا بتوڵێکی معتەریفی نێودەوڵەتیە یەکەم جارە تا ئێستا نەک لە کوردستان لە عێراق بکرێ ئەوشم بە دەرفەتێکی باش زانی کە وەکو کوردێک بچمەوێ و والحەمدلله لە خۆبەزاری بە مرکزەوە گەڕاینەوە مرکزی دۆ باشە ئاکەی دەست پێکریانی ئەمە چەند ساڵە تۆ خەریکی چۆن بوو با ئێستا گەنجان کە گوێ لە تۆ گرن یەکسەر بە خولیاکەی تۆ بۆ حەزی سەرکەوتنەکەی تۆ تێنەکەون دەست پێ بکەن ئەوی باسی بزەبت قۆناغ بە قۆناغی خۆت بکە پێشەوەی کە وەڵام بیتەوە زانی بۆ پرسیارەکە خۆی چونکە حەز و خولیایەکی زانێت چۆن ڕێگەکە ڕێگەکانی بدۆز چونکە کاتە لەگەڵ هاژەیە سەرکەوەیەکە لە ئۆتۆمبیلا هەست دەکات کە هاژە زۆر حەزی لە درێفتکردن و تیژ ڕۆشتن و ئەوانێ لەبەر ڕێگە تۆ وەکو تۆتەی شوێنێک نیە ناتوانانی بیکەیت ناڕاستی ببێتوانە ئەم ئاسیم دۆما باواکە لێ خۆی ڕۆژانەی من زۆر هێواشە یعنی تیژڕۆی سیواخکردن زۆری فەرقە لەگە درێفکردن زۆری فەرقە سەرەتا کە دەست پێکەی درێفکردن کۆمەڵێک فکرەی فیزیاییە نابێ ئەوە لە بیرکەین کۆمەڵێک قوانینە ینی یاسای خۆی هەیە چونکە ئۆتۆمبیلەکە بە خواری ئەڕوا ئۆتۆمبیلەکە وایە ڕێڕێوێکی خۆی هەیە بەڵام لەسەر لا ئەڕوا کۆنتڕۆلکردنی ئۆتۆمبیل سەلاتەنیش کۆمەڵێک فکرەی فیزیاییە بەجێبەجێکەی چۆن گەشتمە ئەو فکرانە لە ڤیدیۆ گەیمینگ کۆمەڵێک یاری ڤیدیۆ گەیمی هەیە بەڕاستی ینی فیزیکەکە یاسا فیزیەکەی زۆر لە ڕاستی نزیکە حول دەی ئەو یاسایانە وەرگری و لێی تێبگەی ینی بۆ نمونە کە ئۆتۆمبیلێک لە سرعتێکی باشە ڕۆی ڕێڕەوەکەیە گۆڕی ینی خێری سەلاکەی تر هێزێکی زەوی زۆر هەیە کە پاڵ دێنێ وەک تاودانێک ئەبێ بە سرعتر سوکانەکەی بینیەوە ینی ئەوانە هەمووی قوانینن پێویستە تۆ یاسایانە بزانێ کۆمەڵ یاسای فیزیاییە لە ڤیدیۆ گەیمەکان ئەو یاسانەم وەردەگرت هێواشی زۆرم حەز لێ بوو بەڕاستی سیارەکەم هەبێ ئەمنیش ئەلحەمدوللا وەکو هەموو تاکەچی کورد بام نەیدەهێشت باشە ئیدی ئەوە بوو کە سیار چوومە بنجۆی براکە برایکی خۆم گەورترم هەیە کاکەورە سیارێک هەیە جوانەوە بیکڕە بە هەر نوعاکری سیارەکەم بە براکە بۆ کڕی دەشم زانی پێی بەخێو ناکرێت ئەجە پاش ماوە سومەکەنی کاکەورە سیارە بە تو بەخێو ناکرێت کە وڵات سیارێکی جوانتر لێدێ سیارە عیبەتی باشە سیارەکەم لێوە گرتەوە بە قست ئیدی هێواشە هێواشە بەداخەوە پشێمانم کە لەسەر جادەی یەک دوو ڤیدیۆم هەیە یان لێرەوەم بەخۆم ئەو دەزانم کە شتێکی غەڵەتە قەت لەبیر نەکەین با سەلامەتی خۆمان پێش هەموو شتێکەیە جیا لەوە سەلامەتی خەڵکی دیش کە لەسەر جادەنا بەداخەوە شوێنێکمان نەبوو بەڵام ئیدی هێواش تەمرینکردن و چون لەوە بتوڵات چۆی کەم بتوڵنی ئەمە دەچم چون لە ینی ئەزمموی زیاتر کۆ کردەوە و لە خوای بەزیادبی دەتوانین بین تقریبا لی بینە پرۆفشنال ئەوە گرنگە کە تۆ ئەڵێیت ئەمە یەکەم بتوڵە نییە کە من بەشداری کردو لە شوێنی دیکەش بتوڵە بەشداری کردو ئەمێ بەراوردێک بکەیت لەو بتوڵانەی کە بەشداریت کردو ئەوەی کە لە عێراقیش بۆ یەکەم جار کراوە مەبەستم لەوەیە کە تەواوی مەرجەکانی سەلامەتی و شێوازەکان و یاساکان هەمووی پەیڕەو کرابوو لەگەڵەوەیشکا یەکەم جارە بۆی ببێ بە ئەزمونێک ئیشەڵا بەشکم بێت و تۆ یانەیەک بکەیتەوە هی دریفتکردن بێت و گەنجان لە ژێر دەستی ئەزمموی تۆ ئەزمموی باشتر وەربگرن لە بۆ پرسیارەکەت یەکەم بتوڵی ئەنی بتوڵەکانی ڕابردوو کە کراوە ئەلحەمدوللا لەوانش هەمیان مەرکەزم هەبووە هیچیان تاسە بێ مەرکەز نەبوومە 2020 ئاین بتوڵێک ئاسی عێراق ئەنجامدرا بەڵام هیچ ئەنی کەسایەتێکی نێودەوڵەتی یاخود ئیڤێنتێکی دەرەچی نەبوو هەتاکو بێت سەپۆرت کە تەناشی ناوەی عێراق بوو کردمان لێویش بە هەمان شێوە دیوەمە هینە لە سلێمانی بوو بەڵام لێرانە کە باسی ئەو شەی دەکەم زۆر حەزمێتەکەمێ سەلامەتیەکانی وەکوی کە باست کرد ئەوەی کە ئاخی جار لە باڵێن بەغدا کرا بوون منە سیارەکەی خۆم ڕۆڵکەی جی نەبوو قەفەزێکە ناوە لە کاتی وەرگەڕان یا حادیسێک شۆفێرەکەی دەپارێزێت بەڵام سیارەکەی من لەبەرەوەی تاکە سیارە بوو لە جادەش ئەڕوا و فەحس و هەزەی نوێ کرا و ڕقەمی باریکە لە کاتێک مۆجی نەوەتودووە زۆر ینی حەزم لێ شتەکان بە یاسایی بکرێتن حەزم لێ بوو یعنی بەس دەستەوەی کە ئەمن ئەو قەفەزی ناوم نییە لەوانە دوو دەرجەم لە شکابیلانی کەم دوو دەرەجە زۆرە لەوانەیە بە دەرجەشی زۆر کەم کرابینەوە ئاسی دوم یعنی ئەو نقطانەی کە لێرە ئەمە زیاتر ئەتیمامان پێ نەدەدا هەرچەندەمان زانی بەڵام بەردەست نەبوو لەوێ لەوێ بالعکس زۆر ئەتیمان بە سەلامەتی شۆفێرەکەی دەدرێت ینی بەسیترین شت ئەو کڵاوێکە لەسەرمانە لە ئەسنای شۆفێری پێویستە بە ئیجباریان ئەوەی قرتە بێ ینی سابتیش نابێت ئللا هەبێ قرتە بێت تۆنی بکەیت یعنی زۆر ئەزمموی جیاوازتر بوو لەگەر عێراق لیژنەی تاحکیم و چۆنێتی هەڵسەنگانی دەرەجەکان هی ئەو زۆری فەرق بوو لەگەر کە پێشتر ئەمە ئەزمان لێ بوو
وأكيد إسا من ضلهم زيادة دوم زيادة فيربوما يعني باشتريش معلومات زيادة ما قلت أو ياس يعني أو أنا وايك اللي بصالة شيتر أم بتوان بباشتري وزار خومي على أبو أحمد أوكم چونکە لەگەڵ ئەو ستافە کە خۆی کۆمپانیاکی مەشروب تاقیە کە ئەو ئیڤنتە بەڕێوەبات عالمیە چۆن لە تۆپانە فیفا هەیە و ئێمەش ئەو کۆمپانیایە یەک دوو کەسایەتی زۆر گەورەی هەیە ناو وەرزشی درفتین کو لە تۆپانێ مێسی هەیە کریستیانۆ هەیە عەبدۆ فەغالی هاتبوو بێلەوە سوهەیبی عەرەبجیتی یعنی ئەوانە هەموو کەسایەتێکن لای ئێمە زۆر تایبەتە هەمویان هاتبوون. باشە هەموو سارێک بۆ درفت و ئەم جۆرە وەرزشا بێ؟ نا کۆمەڵی مەرجی تێدایە مەرجی سەرەتایی و مەرجی سەرچیشمان هەیە مەرجی سەرەکی بۆ ئیجباری ئەبێت تەکەرەکانی دواوەی خۆتان دەستکاریەکان یا تایبەت حەسب ئۆتۆمبیلەکان گۆڕە کۆمەڵی ئۆتۆمبیل هەیە ها دڵن دەبڵ ئەکسلە یان ئەوانە نابن ئەو ئۆتۆمبیلانی ما لەسەر پلاتفۆرمێکی جیهانی ئەمە دیاریان نەکەین یعنی ئەگەر دیقەت دەن زۆربەی ئۆتۆمبیلەکان کۆنن مانای ئەوە نییە ئێمە بە ئۆتۆمبیلی کۆن نەبێت دەستکاری ناکەین و ئەوە نا پلاتفۆرمی ئەو ئۆتۆمبیلانە شاسیەکەیان لە بۆ ئەو وەرشە گونجاوە ئەو ئۆتۆمبیلانێک کە نوێنە کە مۆجود بۆ دومونە 2020 و سیارەمان لەگەڵ بۆ 2016 کاملی دەستکاری کردو سیارەکە و کولفەی زۆر ئەو ڕاضەیە سیارەکانی ئێمە زۆر لە هی سەجادە سەلامەتترن. بە چ سارەیە دەستە پێ کردو؟ ئەم بە مەستانی دەستم پێ کرد مەستانیی 2014 گۆڕاکاری بەسەر نانا وەکەوەی کە چوینە ناو بتوڵەیەکی فەرمی نیسانە ناوی سلڤیایە مۆدیلی 92 سیارەکەش هی مۆنیس عەبدوڵڵای لێرە سڵاوڕێزم بۆی هەیە ئەمن شۆفێرم ئەنی پێکەوە ستافێکی هیچ لێ نەکرد سیارەکە بووی بە سەلامەتی بۆ نایەوە؟ لە هەر بتوڵەیەک یەک دوو قۆپی هەر پێوەیە جا هەمجا بە سەعبەت هەمجا بە سەعبەت دڵی هەڵە ڕۆچایکەوە هەمجاش خۆم لە سەرکووە حالن هاتی و بەنامی خۆم لە خەدای ئەگەر سۆنت بردە بێ وا بێنەوە بەس تەنیا ئۆتۆمبیلەکانی ئێوە نییە کە لەو شێوەیە لە هەرێمی کوردستان لە عێراقیش تەنانەت ئێمە پرۆگرامان کردووە لەگەڵ وانەی کە بەشداریان کردووە لە یاری پێشبڕکێکانی ئۆفرۆید بە هەمان شێوە ئۆفرۆیدیش نییە بەڵام لێرە دەستکاری ئەکرێت و ئەو جۆرە ئۆتۆمبیلانە دروست دەکرێت جا ئەمێت بڵێیت کە بۆم ئەو ئۆتۆمبیلانی کە تۆ خۆت حەزت لێیە مۆدل نوێەکانە یا مۆدل کۆنەکان و تۆ دەستکاری بکەیت کامیان قوتی باشتری هەیە ئەتوانێت بەشدار بێت لەو جۆرە پێشکەوتنانە ڕاستی ئەو دەکەێتەوە سەر شۆفێرەکە سەمرتاحبوونی شۆفێرەکەی دانیشتنی من باڵای من سیاش لێ بکەمە ناوی ماشەڵڵارە وەڵڵا باڵۆ بەرزە سپاس ئەو ئۆتۆمبیلەکەی ئێستا بەکاردێنم بە قەناعەتی خۆم خۆشترین ئەنی لە بۆ من لە بۆ مرتاحم زۆر لەگەڵی ئەوەی کە بەکاردێنم و جیالەوەگە بۆ منەوەڵێن ئۆتۆمبیلێک خۆت بۆ خۆتی دروستکەی توێتە 86 هەیە هەزەکەم ئەویش لەگەڵ من دەگونجێ و بەمەتەح نەبی ینی بە هەموو سیارەکان پێشە بوتڵاتم کردیە ئەمن ئەوەنی لە سێک سیار ڕاهاتە بووم بڵم تەنها بەوی پێم دەکرێت نانا ئاوە مەتحی خۆ بکە چکە یەکەم کوردی بەشداری کردو پشتیوانی و لێکەین باسان دەکەم پێشتر بە سیارەی با بڵین درێژ بەشداریم پێ کردووە بە هەمان شێوە سیارەی کورت هەبووە سیارەی پان ئەنی ئەوانە زۆر دەوریان هەیە چکە ئێستا بۆ نمونە دیقەتم دایە لە شۆفێرەکان دەچن تا زووە پەنا لە بۆ سیارێک دەبن کە کورتە بە حساب بۆ چوناو ئەو قەفەزانە یاخود ئەو خەریکان چکە هەموو خەریکەیە ئەوە نییە تۆ ئەنی شتێکی عەشوایی نییە بە پلان هەیە لە بۆ درفتینگە ماپ هەیە بێ بیکەی هیچ عیلاقەی بە کورتی درێژی سیارەکەی بە قەناعەتی من نییە شۆفێرەکە کۆنتڕۆلی سیارەکە زیاترە وەک لەوەی سیارەکە کە کۆنتڕۆلی شۆفێرەکەی بکە ئەمن پلەی دووەمم هێنا لە بەغدا ئەوەی کە یەکەمی هێناوە هەمان سیاری منی هەیە باشە ئەوەی کە یەکەمی هێنایە لەوانەیە قەناعەت نەکەن زیاتر لە 4 دەفتەر دۆلاری لێدەیە لە سیارەکەی من لە جادەی دەڕوە حسابی خۆتان سیارەکەی من ئەوە نییە بڵێ وام لێ کردبی نا سیارەکە ینی جامەکانی کارەبایی بووهی من لایتەکانی کارەبای بەرزونزم دەبەوە ینی کۆمەڵێک شت هەیە نامێت لەو سیارە تێکدەم چونکە ئەم چاونەوەی نیە شتێکی نایاسایی بکەم چاوم لەوەی ئەو سیارە ڕۆژانەش بەکاری هێنی بەکاری نیانم ڕاستی چونکە ئەتوانی ببێتە سەر جادە ئەتوانم کۆمەڵە دەستکاری هەیە بیکەم ئەو کاری بەسەر جادە بۆ من دوو ئەگزۆستم هەیە یەکەکیان دەنیش زۆر گەورەیە کە دەرەجەی لەسەر لە بوتوڵەکان بەڵام بەو جۆزە ناتوانم جاتە لێی خوڕم زۆر سامتم هەیە خەمۆستەری باشە ئاوا بە تەمەنی ئەم خولیایەت کە کارە کردووە هەبووە جارێک تووشی ڕووداویان عەزیەت ببی چۆن بۆ شتێکی واو بیر بێ ترسانە بێتی تیتا ماوەیە نەتوانی دەست پێ بکەیتەوە لە درێژکردن نەبووە الحەمدوللا ینی بە هیچ نوع هەتا ئێستا یەکشت دەکەمە زۆر میهمە خاڵێکی ئەویش ڕەسیفی پێدەرێن ینی ئەوە بوویتە نوکتەی لەکەنەوەمان جەماعەتی درفتینگەوانە زوو دەسە سەر ڕەسیفی لەخوا بەزای شتانم نەبووە تاسە ناچوویتە سەر ڕەسیف الحەمدوللا دعمم لە ئەسنای درفت قەت نەبووە بە هیچ نوع لەخوا بەزیادبی یەک حادثە هەبوو
پارتوشی ئەمۆستانی کە دەستم پێ کرد ئیدی سیارکەیش بۆ یاخی نەبوو 1 دعم و 5 پارچە ئینشاڵڵا قەت دووبارە 1 دعم و 5 بەش 1 ساڵی کردووە بەش ئینشاڵڵا هیچی کە ناشڵڵی 3 ساڵی دەستم بە ڕیاضی کردیا وەکو درفتین ئەی لەش ساغ ئەوە ئەوەی کە ئێبە باسی هەمیشە کوردستانەکەین و گەنجانی کوردستانەکەین ئەوەی من بینیومە لە خانمانی ڕۆژهەڵاتی کوردستان ڕالیەکەن و درفتەکەن لێرە هەیە خولیای هەبوو بە پەیوەندی بە تۆ بکات لە خانمەکان یا هەمان بێت لە سلێمانی دوهۆک هەولێر بەڵام تاسە نەچوو بێتنە ناو بابەتەکە وەکو ئەم برادەری بەڕێزمان کە خوا ببورن ئەو پرسیارە پێتان گوتراوە یا نەنا ئاسای خۆشمان ئافرەت حەزەکات بەشداری بوو یام لە بەغا هەبوو ئافرەت هەبوو بەشداری کردبێت لە بەغدا نەبوو بەڵام هەبووە لێرانە شۆفێری ئەنی باش بۆ بەڕاستی درفتینگۆوانە یەک هەتا ئێستا وەکو خولیا زۆر ئافرەتێت چون ئەکاونتی شخصیشم هەیە پەبلیک فگەرم ئەنی ناونە بۆ دنێن دەزانم کە حەزیان هەیە زۆریش بەڵام خۆی کە درفتکەن خانمێکە بووە بڵێ زۆر باشە ئاوا وا تەسەور کە ئیشاڵڵا هیچ فەرقیش نییە هەروایە من خوشکی تۆم ئاوا من حەزەکەم ببم بە با بڵێن بێمە ناو وەرزشەوە تۆ برای من بی ئەهێڵی من بێمە ناو وەرزشە حەزم لێە تا زووە خوشتی خۆم ئەنجیا لە تۆ زووتر هەندێکە ها لە بۆ ئیجار ساقیوانە تا فێری بکەم هەر بژیت ئەم ناوە سەراحەتە بەخۆی نەقسەم ماڵێمان شایدن و داکبام واتەماشان دەکەن ئاگدارن دەمێت زوو گەورەتر بێت تاکو فێری بکەم هیچ جیاوازی نییە وەرزش ڕاستی نەتەمەن و هەتا حدێک تەمەن بەڵام علاقی بە ڕێگەزەوە نییە شۆفەی نێودەوڵەتی هەیە کە ئافرەتە یعنی لێرەش باوەڕ ناکەم هیچ شتێک هیچ جیاوازێک لە شتەی هەبیتن بە پێچوانەوە ینی کە وەرزشێکی خۆشە تایبەتە ینی بۆنە وەڵای ئەوەندەی بۆم بکرێت پشتگیری خاصن هەر لە بۆ کوردەکان بە عام جیا لەوانەیە کە بڵێم کەسێکی خۆمیش بێت خۆشگە ساحەیەکە بووایە والله یەک لە پلانەکانم پڵ بەدڵ حەزم لێ بوو ئەگەر فێریشان نەکەم بابێن لەگەڵم سەرکەون بە ئەم متعەیە ببینن چکە جیاوازە شتێک نییە کە پێم خۆشە کەسێک بابم بە زۆری بدێت جاری هەوە بابە بە قورعان بە زۆری وەرە بەس متعەکەی ببینن زۆر خۆشە تۆ یەکە نەتەوێت من ئۆتۆمبیلەکە بکڕم وەرە زەرکەوە لەگەڵ ئێستا الحەمدوللا ئەرێ وەڵا زۆر پێی ناخۆش و ئێستا لە هەموو بتوڵەیەک لە سیارە دێمە خوارێ ئەجا من مۆبایل دەبمە ناو درێفتی پێیان خۆش بی ناخۆش بەچیش بیدەی بم تەماشام ڕاست بام تەلەفۆن دەکەم یعنی زۆر خۆشە دەبم کە پاڵ پشتی ماڵێ و برام و ینی الحەمدوللا کەسی زۆر عازیزە چار دەروم هەیە پشتگیریوان بەچی دەبم کەم نییە و لەسەر ئاسی 38 لاعیب هەموو عێراق هەموو ئەوانەی کە زۆر سەردەمانێک پێش من دەستیان پێکردیان یعنی باوەڕکەن لەوانەیە ئەمن و کەسێک لەوێ زووترین لاعیبین کەسێ ساڵدەستمان پێکردیان ئەمنەی بخۆم بە لەوانەیە بە 4-5 جات چوومە دیار ئەو لاعیبانەی کە لەگەڵیان یاریم کردیان باشە بەس الحەمدوللا لە 2021ەوە ینی خاصن لاعیبەکەی کاک محەممەد سەردارەویش بەمان شێوە شۆفێر لە سلێمانی و لە ئۆسڵا و ڕزم لەبۆی هەیە یعنی بەڕاستی ئەو بەم ناوسی خۆم دەزانم بەس برامە بەس تا کەسە بە ناوسی خۆمی دەزانم و معجیبی درفتەکانیشیمە ئینشاڵڵا ئاوا ئێمە لە بتوڵە گەورەکان ناو ببیستینەوە ئینشاڵڵا باشە ئێستا بینین کۆمەڵی گەنج بە تایبەت کە 150 هەیە جادێکی زۆر جوان و مۆدرن و گەورەیە هەندێک جار گەنجانیانوێ بچنە ئەوەیە دریفت بکەن یان تاقیکەنەوە سیباق بکەن ئەمانە تا چەند ڕەواییە تا چەند ئەتوانیانی پێیانەڵی چی لەکوێ ئەم خولیایی خۆیان پەرە پێبن وڵی ئەمن دائیمەن هەموو کات گوتیتم باز دەستە جادەی بینن بەڵام یەک نقطە هەیە بالێ لە حەقێک بۆم دێ حەقێک هیچ حەقێک نە 150 بیکەن و ناقشێکی دانیم لەگەڵەوەی دانیمە باش بەڵام ئەتۆ کە پێشەشکاری ئەگەر ستۆدیەک بەرنامەیەک تەلەڤیزیۆنێک نەبێ لە چ پێشەکاری خۆت نیشانە دەی ئەو توانای خۆ لە چ نیشانە دەی ئێمە پێویستمان بە شوێنێک هەبێت باوەڕکەن یان لێرەوە تکایە لایەنی پەیوەندیدار حادیسە کەمە بێتەوە خەڵک بێزارکردن کەمە بێتەوە ینی جادەکان ئەو چکە من لە ناویان لەگەڵ یانم تێدەگەم کە مشکیلە و مۆزەی ئەوانیش تێە بەس دەمێت تێبگەم لۆ ساحەیەک باوەڕکەن دۆنمێک لەوانەیە کافی بێ لە بۆ وەرجە خۆیان ینی حەزی خۆیان لی بەتاڵ دەکەنەوە ینی دیقەتم دەیە زۆری ئەوانەی کەسی باقیشەکەن حاڵەتێکی نەفسیان هەیە دەڵێم کاکە چیە مۆزەی گۆست بەزیدی حەزمە سیباکردن نییە حەزمە سرعەت نییە ینی جاری وا هەیە سیارە ئۆتۆمبیل وەکو ینی ئامرازە بکات لەو بەتاڵکردنەوەی ئەسان ڕق و ئەوەش هەرگرژی و ئاڵۆزیەکت هەبێت ینی هەیە دیقەتم دەیە تەبعی ئەو هەیە دەم کاکە بۆ دەڕێ وەڵڵاهی مرتاح بووم دەڵێ ینی ساحەیەکمان بەڕاستی پێویستە
چکە مۆزوعە کەم نییە پەیوەندی بە سەلامەتی هاوڵاتیان هەیە سەلامەتی خۆی هەیە شەقامەکان هەیە ڕێگاوبان این لاقی بە هەمووی هەیە شوێنێک ئەو مۆزوعانە هەمووی حەل دەکات زۆر دروستە ئاوا بێگومان ئێمە کە میوانێکمان ئەبێت من و هاژە یەک لە دوای یەک پرسیاری لێکین بەس ئەوەندە خۆش باسی بابەتەکانەکە من هەر بۆ خۆم حەزەکەم گوێ لێ بگرم خۆی بۆ خۆی قسەکان لەسەرەوە بکات ئەزانی گرنگیەوەیەکە لەگەڵ ئەوەی کە یەکەم گەنجە زۆر وزەیەکی ماشەڵای لێ بە پڕ و توانایەکی پڕی هەیە تااقەتێکی پڕی هەیە بۆ ئەو با بڵین وەرزشە بۆ هیوایم کە ئەم وزە و تااقەتەی کە هەتا هەر ئاوا پەرەی پێ بدەیت و بتبینین کە لێرە میوان بی باسی ئەو بکەی کە یانەیەکت کردوتەوە کۆمەڵە یاریزانی شت لەگەڵا درێفت دەکەن بە شێوەیەکی زۆر سەلامەت بە شێوەیەکی زۆر ستاندارد و لە کۆتاییە ئەگەڕێتەوێت ڕوو بکەیتە کوێ ئەم داواکاریە لە کوێ ئەەکەیت بە کوێ ئەڵیت لە ڕووی گەشتیاریشە زۆر گرنگە بێگومان ئەمە گەشتارێکی زۆر ڕاکێشە باماشەوە تیجاریە ینی ئەوەی کە باسەکە این مەشروعەکە کە ڕاستی داهاتیشی تەیە بە خارجی ئەوەی کە سەلامەتی ئەوانە وڵات هەر کەسێک هەر باڵین ئێستا ئەمن مۆڵێکە بوو لە هەولێرەوە سپاسێکم پێش ئەو بتوڵەیە پێشتی تقریبا ساعاتێک لەوێ تێسکەم ئەگە ئەو تێستە نەبووە من نەمەتوان بەشداریش بکەم چ کۆمەڵی خەلەلی سیارەکەی خۆم لێ دۆزیەوە لێوێندەر یعنی کە هیچ شوێنێکمان نەبوو نزیکەی 2 هەفتە ئەم لە سناپی خۆم هاوەڕمە کرد هەوار شوێنێکم کاکە ئەمە چۆن بتوڵەیەکی عالەمی نێدوڵەتی پێویستم بە شوێنێکە تێسکەم دیکە نەبوو هەر کەسێک ینی حتا ئەگەر لایەنی ئیسtisمارە ئەوە داهاتیش باشی تایە ینی ئەوەی لای من گرنگە ڕاستی سەلامەتی و بەردەوام بوونمە لە وەرزشەکەی بەڵام بە هەموو لایەنەکان سوودی هەیە پێویستمان بە ساحەیەکە لەن لێرە وەکو داواکاریەک ینی تکایەک لێتان دەکەم لە بەخاتی سەلامەتی هاوڵاتیان و شۆفێران و شەقامەکانیش پێویستمان بە ساحەیەک هەیە ساحەیەکی فەرمی هیچ کێشە نیە ناهەولێر بێ دوو لە هەولێر بێ حەزی مە لە بۆرسە زۆر لەوە زیاترە کە بەدیان کیلۆمەتر بە بڕین بۆی بەس بگەنە شوێنێک بە یاسایی و بە سەلامەتی وەرزەکەی تێدا بکەین بۆ هیوانی شەڵا دەستەکانە خۆش بە هاوای شەڵا بە پلەی بەرزتر سەرکەوتوبی ئەزمونێکی کەم بەڵام سەرکەوتنێکی زۆر کەواتە چاڵی زیاترە لێ ئینشاءڵڵا ئەکید بن دڵنیا بنەوە لەوەی ئینشاءڵڵا ڕۆژێک لێرانە لە ئاسێکی زۆر بەرەسە لەگەڵتان دادەنیش ئینشاءڵڵا کاتە کۆمەڵە ڤیدیۆ خۆش دەبێ بێنی کە لە پاڵەوانەتەکان کە بەشداریت کردو ئێمە لێرە نمایشیکەین بۆ بینەرانمان دووبارە خۆمان بین بۆ سەیری نمایشەکەت ئینشاءڵڵا من نەزانم بە سەیریکەم سپاس دەکەین تۆ بەخێر هاتیتەوە دەست خۆش زۆر سپاس کەشوهەوا وەکو ئەماژەم پێکرد کە شوهەوا گۆڕاوە لە سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان بەگشتی با ئێستا بینەری بین دووبارە دەست خۆش
هنەری ڕیسایکلین لە زۆر بوارە ئەنجامەدرێت هەندێک کەس هەیە لە ئەو خۆڵ و خاشاکەی کە دەمێنێتەوە ڕیسایکلین ئەکات هەندێک کەس هەیە لە کەرەستەی ناوماڵی خۆی هەندێک کەسێ کەرەستێکی تایبەت پیا ئەکات و لەسەر ئەوە ڕیسایکلینەکە جا گەنجێکی کەرتی غەزا کەرەستێکی تایبەتی دۆزیوەتەوە کە تایی ئۆتۆمبیلە کارگەیەکی بچووکی ڕیسایکلینی لە ژێر زەمینی ماڵەکەی خۆی دروست کردووە بۆ تای ئۆتۆمبیل لەم ژێر زەمینەیە لەم کارگە بچووکی خۆیە تا بەکارهاتوەکانی ئۆتۆمبیل کۆکاتەوە و دوای بڕین و هاڕینیان ئەیانگۆڕێ بۆ کەرەستەی دیکە و لە بواری جیاوازیشا بەکاریان نەهێنێتەوە میدیان حەلەس ئەو گەنجەی شاری غەزەیە کاڵێت لەو کاری هیچ دەستکەوتێکی مادی دەست ناکەوێت تەنیا لە پێناو ژینگە و خەڵکەکەی کاری ڕیسایکلین دەکات. میدیان ئەو گەنجە تەمەن 27 ساڵیەی کردی غەزەیە کە خەمخۆری بۆ ژینگە و خەڵکەکەی وای کردووە لە ناو ژێرزەمینی ماڵەکەیدا کارگەیەکی بچووک بۆ گۆڕینی تایی بەکارهاتووی ئۆتۆمبیل بۆ کەرەستەی بەسوود دووبارە بەکاربێنێتەوە. میدیان ڕۆژانە تایە خراپبووەکان کۆ دەکاتەوە و دەیانهێنێت بۆ ژێرزەمینی ماڵە بچووکەکەی دوای بڕینیان بە شێوەیەکی ئەندازەیی دەیان کات بە پارچەی بچووک و کەرەستەی جیاوازیان لێ دروست دەکات وەک ئەو پارچە لاستیکانەی کە لە یاریگا دەستکردەکانی تۆپی پێداهەن. أنا بعيد عن بيتي محرقة لإطارات السيارات التالفة. بیرم کردەوە کارگەی ڕیسایکلین لە کەرتی غەزە کە من و پاشماوەیەکی زۆر فرێ دەدرێن وێ بڕیارمدا لە ڕێگەی ئەم پرۆژە بچووکەی خۆمەوە خزمەتێک بە ژینگە و گەنجەکانی وڵاتەکەم بکەم. میدیان بە تەنها خۆی لە کارگەکەدا کار دەکات و هیچ هاوکارێکی دیکەی نییە لە پای ئەرک و ماندووبوونیشی لە پاکردنەوەی ژینگە و ڕێگریکردن لە سووتاندنی تایی ئۆتۆمبیل هیچ دەستکەوتێک بەدەست ناهێنێت وەک خۆی دەڵێت تاکە ئامانجم لەم کارە خزمەتە بە ژینگە و وەرزشوانانی وڵاتەکە. دوای پارچەکردنی تایەکان داخاتە ناو ئامێرێکی بچووک بۆ هاڕین بەو شێوەیە ئەوەی لە تایەکان دەمێنێتەوە دەنگکۆڵەی وردن دەنگکۆڵەی وردبووی تایەکان بۆ چەند مەبەستێک بەکاردەهێنرێت کە گرنگترینیان ڕووپۆشکردنی یاریگا دەستکردەکانی تۆپی پێیە ئەوەش لە پێناو پاراستنی یاریزانان و ڕێگریکردن لە هەڵوەشانەوەی چیمەنە دەستکردەکان. إعادة تدوير إطارات السيارات التالفة من تایەکان لەسەر شەقام و لای وەستاکانی ئۆتۆمبیل کۆ دەکەمەوە. ئەو پرۆسەیە من لەسەر تایەکان ئەنجامی دەدەم بریتین لە بڕین و پارچەکردن و دواتریش وردکردن تا ئەو کاتەی دەبن بە دەنگکۆڵەی ورد کەوای لێهات بۆ چەند مەبەستێکی جیاواز بەکار دەهێنرێن. خەڵکی غەزا بە کارەکەی میدیان زۆر دڵخۆشن و خەم خۆریەکەی بۆ دووبارە بەکارهێنانەوەی کەلوپەلەکان بۆ پاراستنی ژینگەی شارەکە بە ئیلهام بەخش ناو دەبن. ماوەی 8 ساڵە گروپی شاخەوانی هەزارمێرد لەلایەن پەیمان بەرزنجیەوە دامەزراوە. دوێنێهێنی یادی ئەو گروپە بوو و لەو ڕۆژەشە پەیمان لەگەڵ هاوڕێکانی لە شاخەوانی بوون وەک خۆشیەڵێ کە گەرما و سەرما وەرزەکان چی ڕووداوی سروشتی بێکاریان تێ ناکە هیچ شتێک کاریگەری ناخات سەرەوەی کە سارد ببنەوە لەم کارە لەگەڵ شاخەوانەکانی هاوڕێی. جا ئەمڕۆ باس لە ڕۆڵ و خولیای ئافرەتانەکەین بۆ وەرزەکانی شاخەوانی و شاخڕەوی. هەر خودی پەیمان خۆشی میوانە بێ لەگەڵمان پەیمان بەرزنجی کە سەرۆکی گروپی شاخەوانانی هەزارمێردە لە سلێمانیەوە بەشدارە لەگەڵمان. ئەم کاتتان باش بەڕێز پێش هەموو شتێک هەر وەرزشێک پێویستی بە خێراییە و پێویستی بە تایم و کاتێکە کە دەست پێ بکات و کۆتایی پێبنێت لەسەر کات زۆر گرنگی هەیە بەڵام وەرزشی شاخەوانیەکێکە لە وەرزشانێکە خوڵق و سەبر و تااقەتێکی ئەوێت و مەرجیش بەوە نییە کە زۆر پەلە و خێرابی. جگە لەم جیاوازیە چ جیاوازیەکی دیکە هەیە لە وەرزشی شاخەوانی کە ئێوە ڕوتان تێکردووە؟ بەڵێ سەرەتا دەستخۆشی بۆ ئێوەی ئازیز سوپاسانەکەم بۆ ڕێخستنی ئەم بەرنامەیە سوپاسی کەناڵی کوردستان 24ەکەم هیوای سەرکەوتنتان بۆ ئەو خوازم. سەبارەت بە پرسیارەکان وەرزشی شاخەوانی یەکێکە لە وەرزشە دیارەکانی ئەمڕۆی هەرێمی کوردستان کە زۆر بەرفراوان بووە بە خۆشحاڵیەوە
ئێمەش وەکو ئافرەتێک من ماوەی 8 ساڵە گروپی شاخەوانی هەزار مردم بە بیرۆکەی خۆم دانەزرانوە لە ماوەی ئەم 8 ساڵەیە خاوەنی نزیکەی 800 بۆ 800 و بەرەوسەر گەشتی شاخەوانیم زیاتر لە 400-500 یان لەم گەشتانە هەمووی گەشتی تایبەتی شخصی خۆمەکە کردومە زۆربەی هەرە زۆری لوتکە سەخت و پڕ مەترسیەکانی هەرێمی کوردستان گەڕاوم و بڕیمە سپاس بۆخوای گەورە 2 جار چوومەتە شاخی دەماوەند لە وڵاتی ئێران و چەند شاخ و لوتکەیشی کەی لەسەر و 3,000-4,000ەوە وەک دوێنێ بینیتان گروپی شاخەوانی هەزار مرد ڕۆژی ساڵیادی دروستبوونی بوو لە چەمی ڕەزان ئامادەکاریەکی زۆرمان کردبوو میوانێکی زۆریشمان بانگێش کردبوو بەڵام بەداخەوە تێرەوە ئەڵێم کە برایانی ئاسایش ڕێگەیان لەم بۆنەیە گرت و نانهێشت ئێمە ئەم بۆنەیە بکەین دوامان خستووە بۆ هەفتەی ئایندە ئیشەڵڵا ئەگەر ئەم جارش برایانی ئاسایش ڕێگریمان لێ نەکەن هەر لێرەشەوە لە ڕووی ئەم شاشە جوانی ئێوە داوای لێبوردن لەو شاخەوان و میوانە ناکەم کە دوێنێ ئامادە بوون و ئێمە نەمانتوانی بچینە خزمەتیان و خزمەتیان بکەین ئەمە بەشێکی کەمی وەڵامەکەی تۆ بوو بۆ وەڵامی دووەم جگە لە وەرزشی شاخەوانی من ڕاهێنەرێکی وەرزشی لەرزوانیم لە هۆڵی لەرزوانی لە بەکرەجۆ هۆڵی لەرزوانی ئیلیان وەرزشی شاخەوانی و وەرزشی لەرزوانی بە یەکەوە گرێداوە و خۆشبەختانە بە سەرکەوتی ماوەی 8 ساڵە هەردووچیان ئەنجامەیە. باشە خات و پەیمان شاخەکانی کوردستان سروشت و ژینگەی کوردستان تا چەند لەبارە تا چەند هاوکارە لەگەڵ ئەو خولیایی ئێوە ئەو وەرزشەی ئێوە. وڵی جوانە پرسیارەکە و تێ نەگەشتم دەنگەکە زۆر کزدا. حەزم کرد بزانم تا چەند ژینگەی کوردستان شاخەکانی کوردستان سروشتی کوردستان هاوکار و لەبارە بۆ شاخەوانی. بەڵێ سروشت و شاخەکانی کوردستان بۆ من بۆتە باوەشی دایک شاخەکانی کوردستان هەمووی لەبارە هەمووی سروشێکی جوانی هەیە هەمووی خۆشەویستی زۆر تایبەتی هەیە لە لای من لەبەر ئەوە من هەمیشە شاخەکان و سروشتی کوردستان بە باوەشی دایک ئەزانم بۆ ئێمەی شاخەوان زۆر سروشتی کوردستان لە هەر 4 پارچەی ساڵە چێژ و ڕەنگی تایبەتی خۆی هەیە بۆیە وەرزشی شاخەوانی و سروشت بەیەکەوە ئاوێتە بکە بە هەموو تەمەنت نەت نەخۆش ئەەکەی نە ئێرەشە ئاڵۆزە بێ. باشە خات و پەیمان هەر وەرزش و هەر کارێک هەر خولیایەک بەشی خۆی تا پێی ئەگەی کۆمەڵێر لەمپەر هەیە لە بەردەم تا پێیەگەی ئەو لەمپەڕانی کە لە بەردەمی وەرزشی شاخەوانی من بەبەستم تەنیا بۆ ئافرەتانە بۆ ئافرەتان چییە لەمپەڕەکان وە چۆن توانی وتانە بەسەر و لەمپەڕانەیە زاڵ بن. بەڵێ من وەک خۆم کە ئافرەتم 8 ساڵە شاخەوانی یەکەم سەرەتا زۆر ڕێگریمان هەبوو بەڵام مرۆڤ ئەگەر خولیای هەشتێ بوو ویستی لە هەر کارێکا بیکات و سەرکەوتوو بێ نابێژێ بەیتە قسەی دەوروبەر و ئاوڕمێرەوە بڕۆ ئیشی خۆت بکە. ئەو مەڵپەڕانی کە لەبەر ئافرەتی کووردا بەداخەوە هەتا ئێستا خێزانەکان زۆر ڕێگە بە ئافرەتان نان بێنە وەرزشی شاخەوانی هەم وەرزشی لەرزوانیش ئەمە بۆتە هۆکارێک بۆ ئەوەی کە ئافرەتان کەمتر لە بوارەکە دەرکەون چونکە تۆ ئەڕۆیتە شاخ کە چویتە شاخڵوانێ بە بۆنەی هەر کارێکە بێ ئاچیتە شاخێت تۆ ئەو کاتێک کە داو ناوەسەرەکەی لەو کاتیان ناتوانانی ئەو ماوەیە ببڕیکە سەرکەوتی تو بێتەوە خوارە و بگەڕێتەوە درەنگ ئەکەوی کاتەکە و کاتێکی ترەکە ئەگەڕێتە ماڵەوە لەبەر ئەوە هەنێ جار کێشە دروست ئەبێ لە ناو خێزانەکانە بۆ ئافرەتان ئەمە ڕێگری سەرەکیە لە بەردەم ئافرەتانە کە هەتا ئێستا لەلایەن کەسوکاریانەوە لەبەر ئەم هۆکارانە زۆر ڕێیان پێنایەنە بواری وەرزشەکە و کەمتر دەرئەکەون لە پیاوان. باشە خات و پەیمان وەرزشی شاخەوانی یاخود بوارەکەی دیکەشتان کە باسی کرد لە شتوانی تا چەند ئەتوانێت بتکاتە خاوەن کەسێکی تەندروست خاوەن کەسێکی دەروون ئارام و تەندروست باش. بەڵێ وەرزشی لەرزوانی من سەرەتا کە دەستم کرد بە وەرزشی لەرزوانی دەستم پێکرد هەم وەرزشی شاخانی هەم وەرزشی لەرزوانیش ئەگەر تۆ زۆر لەگەڵ یا تێکەڵ ببی ئەوتر ئەمە بە هیچ شێوەیە ناتوانی
واز لەم دوو وەرزشە بێنی وەرزشی لە جوانی لە شولارێکی ڕێکی یاوە بە من ئەمەش لە ناو وەرزشە باو دیارە تۆ چ لە بواری شاخوانی چ لە بواری وەرزشی لە جوانیە ئەگەر دەربکەوی ئەبێ بەپێی ئەو دوو وەرزشەکە ئەیکەی جستی تۆ بەو شێوازە ڕێکەوت بێکەوە هەم وەرزشی شاخەوانی و شاخەوانیەکەی هەم وەرزشێکی لە جوانیشی وەرزشی شاخەوانیش و وەرزشی لە جوانیش زۆر شتیان بە من بەخشیوە وەرزشی شاخانیەوەی پێی بەخشی و ناسینی زۆربەی شاخەکانی کوردستان و سروشتە جوانەکەیەتی ناسینی دەیان و سەدان هاوڕێی باشە وەرزشی لە جوانیش بە هەمان شێوە دووری کردوم لە زۆر نەخۆشی و لە شولارێکی جوان و نەبوونی هیچ زیادەیە لە شولارما هیوادارم هەموو خانمان هەموو ئەو کەسانی کە بە نەخۆشیەکانەوە ئەناڵێنن لە ماڵەوە سەردانی هۆڵەکانی لە جوانی بکەن ئەگەر ناشتوانن بچنە چیاکان ئەتوانن لە هۆڵەکانی لە جوانی بەلەوانی گرنگی بە تەندروستی خۆیان و بە لە شولاری خۆیان بن. باشە خات و پەیمان من نەگەڕێمەوە سەر وەڵامی یەکێک لە پرسیارەکان کە هاوکار ماژە لێ کردی باسی سروشتی کوردستانی کرد کە چەندێک لەبارە تۆ لە یەکچوونێکت بە سروشتی نیشتیمان کرد لەگەڵ دایکە ئەوتت کە وەکو باوشی دایک وایە تا چەندە شاخەوانان هەوڵ ئەدەن ئەو باوشی دایکە هەر بەو ئارامیە بمێنێتەوە مەبەستم لەو ئارامیە ئەوە یەکە ژینگەکەی بپارێزرێت بە جوانی خۆی بهێڵڕێت چونکە هەندێک شوێن هەیە و هەندێک ناوچە هەیە بکرێ هێشتا دەستی کەسی پێ نەگەیشتەوە بەڵام بە بەردەوام خەڵک ناتوانێت بچێتەوە بەڵام گروپە شاخەوانیەکان ئەتوانن ڕەنگە مانگی یەک جار بگەنە ئەو شوێنانە ئەگەر ئەوان ژینگەکەی بشێوێنن کەسی ئاسایی یاخود ئەوانی کە لایانی پەیوەندیدارە ناچۆن یاخود دەستیان ناگە بۆ شوێنانە کە خاوێنی بکەنەوە و ژینگەکەی پاکرا بگن چەنێ ئەمە ئەرکە لە سەرشانی ئێوە ئەو باوشی دایکە ئەو ژینگە جوانە بە جوانی و بە پاکیەکەی خۆی ڕابگرن. بەڵێ دەست خۆش بێ پاراستنی ژینگەی کوردستان ئەرکی هەموو شاخەوانێکە لە کوردستانە نەک هەر شاخەوان ئەرکی هەر تاکێکی ئەم وڵاتەیە وەکو وتێ زۆربەی چیاکان کە شوێنی سەخت و بەرزن مرۆڤێکی ئاسایی ناتوانێت بگاتە ئەو شوێنانە غەیری شاخەوانەکان نەبێ بەداخەوە من ئەڵێم هەچی چووە شاخ و جانتاکەی کردە شانی و دووبان تۆمی بەدەستەوەگر شاخەوان نییە چونکە شاخەوان لە هەمان کاتە یاسای خۆی هەیە شاخەوان بە مانای وشەکەی خۆی ئەبێ شاخەوان بی ئەبێ وەرزش دۆست بی ئەبێ ژینگە دۆستیش بی ئەبێ شاخوانی یعنی ئەخلاق و ڕەوشت چ بەرامبەر بە سروشت چ بەرامبەر بە کەسانی دەوروبەر من بەلام و سەیرە خەڵکە ئەچێتە و شاخە جانتاکەی پڕەکە لە ئاو بە قورسی سەری ئەخا بەڵام زۆر بەداخەوە کە بەتاڵێکە ئەیخوا ناتوانێت بیهێنێتەوە لەگەڵ خۆیان بە قورسی سەری ئەخا بە بەتاڵی بۆی نایەتەوە بۆ لەبەری سروشتەکەی خۆی خۆش نایە لولێکا و فڕاتە پەنادارێکەوە زۆر زۆر بەداخەوە هەموو کادوتمە ئەو لوتکە بەرز و شوێنە سەختانەی کە ژینگەیان پیس کراوە هەمووی شاخەوانەکانن بەڵام هەموو شاخەوانێ نا چونکە کەسانی ئاسایی ناگەنە ئەو شوێنانە ئێستا لە ناو شاخانانە دیادەیشی کەش هەیە ئەو تابلوانی کە گروپە شاخانەکان لەسەر لوتکەکان دایانێن بەداخەوە هەنێ لە شاخوانەکانی کە کەڕکەبەراتی لە بینیانە هەیە ئەڕۆن ئەو تابلویانە ئەبڕنە و فڕێ ئێن ئەجا ئەگەر یەشێ بەزەی بە تابلۆکانانێتەوە کە بە ئەرچێکی زۆر گەشتۆتە سەر ئەو لوتکە سەختانە چۆن بەزەی بە سروشتی کوردستان ئاەتەوە من بۆ خۆم خەڵکم بینیوە کە چەند شتی فراوتمە بۆ فڕێ ئێ وتێتی سروشتی کوردستانشی کوردستان خۆی ماوە تا سروشتی هەبێ زۆر زۆر بەداخەوە هەتا ئێستا خەڵکی ئێمە وڵاتی خۆی خۆش ناوێت سروشتی خۆی خۆش ناوێت من بۆ نمونە ئەسمە ئەو شاخە بە هەموو ئەندامەکانی گروپی خۆمتە تەنانەت بنێشتێکە ئایخۆن ئەبێ کاغزەکەی لە گیرفانیان نابێ من بەو ڕێگایە کەیەمەوە دەیان دەبە هەڵەگرمەوە هەتا جانتاکەم بگری کەمە گیرفانی جانتاکانمەوە کەمە گیرفانمەوە ئەمە ئەوە ئەگەێنێ کە تۆ شاخت بە باوەشی دایکت زانی خەڵک چۆن داکی خۆی خۆشێ و حەزەکە باوەشێکی ئارامی هەبێ ئەبێ واش بکەین کە سروشتی کوردستان هەمیشە ئارام بێ بۆ شاخەوانان و بۆ ئەو گەشتیارانە و بۆ هەموو کەسێ کە ڕۆکاتە سروشتی کوردستان. بەڵێ خات و پەیمان بەرزنجی سەرۆکی گروپی شاخەوانی هەزار مرد لەگەڵ مامبووی بە هیوای سەرکەوتن بە هیوان کە نمونەتان زۆر بێ و هەمووانی باست کرد پاراستنی ژینگەی کوردستان و شاخەکانی کوردستان ئامانجی سەرەکیەوە بێ سوپاس بۆ ئێوە بە هیوای سەرکەوتنی بەردەوامی. سپاس دامەکی. حاجە دیرە سەر بابەتێک کە ڕەنگە بەشێکی خەڵک گلەیان لە ئەداکردنی ئەرکی هەندێک کەس بێت لە پیشەکانیان
بۆ نمونە هەندێک کەس هەیە کە چێتە چێشخانەکان و گلەی لە گارسۆنەکانەکات ئەڵێ گارسۆنەکان لە چێشخانەکان ئەبێ سەلیقە و وریایەکی باشیان هەبێت هەندێک جاریش ناحەقیانێ ئەوەندە قەرەباڵخە ئەو شوێنە بۆیە دەکرێت بڵێن هەندێک جار لەگەڵ یانە هەماهەنگیەکمان هەبێت کە ئەوەندە بە پەلە نەبین ئێمە کێشەکەمانەوەی هاژە پێشەوەی کە بچینە ناو بابەتەکە بەتەواتی کاچینە خواردنگەیەک خێرا داوای ئەوەکەین بەس و خواردنەکەمان بۆ بێنین بابی خۆین کەشێکی دۆستانەمان با هەبێت دەگەل لەگە خانەوادەکەمانەوە کەمێ دەستکەین بە قسەکردن چونکە تەنیا مێزێکی گفتوگۆ کە هەبێت لە نێوان خانەوادەکان بەهۆی سەرقاڵیمان ڕۆژانە مێزی ناخواردنە بۆیە کاچینە چێشتخانێکە ئەوە پەلەتان نەبێت کە خێرا بە گارسۆنەکە بڵێنەوەی تر کارێکی جیاواز ئەگەر تۆ پەلەت بێنان بخۆیت و بڕۆی بەڵام بۆ کەشێکی جیاواز دروستکردن با کەمێک دابنیشین قسە بکەین بەیەکەوە چۆن ئەڵێت یەک و دوویەک بکەین دوو قسە بگۆڕینەوە دوو ڕە بگۆڕینەوە جا دواتر دەستکەین بە نان خواردن زۆر جار سۆڤان ئەم پیشانە سەلیقە و وریایی زۆری ئەوێ شەرت نییە کاتێکە بێتە کەسێکە بێتە گارسۆنێک لە چێشخانەیە کارەکە ناکرێت لەبەر بێکاری لەبەرەوەی ڕاستە بەشێکی بۆ بژێوەکەیەتی تەنها پەنابەرێتە بەر ئەوە بەڵام ئەو ئیشەش سەلیقە و وریایی خۆیەوێت سەلیقە و وریایەکەی ئەوەیە کە سۆڤان تۆ چیتە شوێنە داوای خواردنێکەکەی ئەتەکێتی ئەو شوێنت بۆ دەرەخات تا چەند ئەو کورسی و مێزە بەڕێکیدانراوە داوای شتێکەکەی بە شێوەیەکی ڕێک بۆتە هێنن زۆر جار من چوومەتە چێشخانەیەکەوە کەوچکەکان هەڵاوتە بەردەممان ینی داوای قاپێک خواردنی زیاتر بکە بەرجۆرێک بۆت فڕەیە یاخود ئەگەر بێت و خواردنەکە ئەوە نەبێت کە تۆ داوات کرد بێ تۆ دڵنیانی لەوەی کە ئایا بێ شتێکی باشم بۆ بێنێت خراپتر نەکات لە ڕقا ئەمە هەمووی پێیوەستە بەو سەلیقا بەو لێهاتووی یاخود ئەو شتانەی کە پێویستەکە خاوەن چێشخانەکان خاوەن ڕێستۆرانتەکان بێن بە هەموو کارمەندەکانی خۆیان جا ئەم گلەیانە لەکوێ زیاتر ئەکرێت لە چێشخانە بەناوبانگەکان اینجا ئەوانش بۆ نەهێشتنی گلەیی سەردانیکاران بڕیاریان داوە کە ڕۆبۆت بەکاربهێنن چیتر مرۆڤ کاری گارسۆنی نەکات و لە نوێترین دەرکەوتنی ڕۆبۆت لە چێشخانەیەکی کوێتە کە وەکو گارسۆنێکی پاک و خاوێن خێرا دەرەکەوێت و وارکەکانیشی ڕاپەڕێنێ با بزانانی ئەمەی سەردانیکاری تر گلەیمان لە ڕۆبۆتەکانی شەبێت کان ڕۆبۆتێکە لە چێشخانەیەکی کۆیت ڕۆڵی گارسۆن دەبینێت ستافی چێشخانەکە خواردن لەسەر سینەکە دادەنێن و کان دەیباتە سەر ئەو مێزەی بۆی دەستنیشان کراوە بەبێ ئەوەی ببێتە هۆکاری بێکاربوونی گارسۆنە مرۆڤەکان ئێمە داواکاریەکان وەردەگرین و ڕۆبۆتەکە تەنیا دەیگەێنێت خواردنەکەی بۆ دادەنین و ژمارەی مێزەکەی بۆ دەستنیشان دەکەین ڕۆبۆتەکەش پرۆگرام کراوە بۆی ڕاستەوخۆ دەچێتە مێزەکە ئەو تەنیا لە گەیاندنی خواردنەکان بەڕێوبەری چێشخانەکە دەڵێت کان یەکەمین ڕۆبۆتە لە کۆیت ئەو کارە بکات و هیچ چێشخانەیەکی دیکە ڕۆبۆت بۆ کاری گارسۆنی بەکار ناهێنێت زانست لە بەڕۆپێشتوندایە و تەنانەت نەشتەرگەریەکانیش لەلایەن ڕۆبۆتەوە دەکرێن بۆیە لەوانەیە ڕۆژێک ڕۆبۆت شوێنی مرۆڤ بگرێتەوە بەڵام بۆ قسەکردن و پەیوەندیکردن کڕیار پێویستی بە مرۆڤە ڕۆبۆتەکە یارمەتی کارمەندان دەدات و کارەکان خێراتر دەکات حيساعد الموظفين يمكن يسرع عملية العمل لە کاتێکدا تەکنەلۆژیای پێشکەوتووی وەک زیرەکی دەستکرد و ئەو ڕۆبۆتانەی کە توانایان هەیە کاری مرۆڤەکان بکەن هەڕەشەی بێکاربوونیان لەسەر کارمەندانی کەرتە جیاوازەکان دروست کردووە وەک کەرتی خۆراک کە چەندین چێشخانە ئێستا لە جیهاندا ڕۆبۆت بۆ ئامادەکردنی خواردن و گەیاندنی بۆ کڕیارەکان بەکاردەهێنن بەڵام ڕۆبۆتێکی وەکان دەتوانێت شان بەشانی مرۆڤەکان کار بکات. بەرگە بابەتەکانی ئەمڕۆی بەیانی 24 مان پێشکەشکردن بۆ هیواین کە هەر بڕگەیەک هەر بابەتێک بۆ خۆی گۆڕانکاریەک بەرەو باشترکردنی ژیانی ڕۆژانەمانی لای ئێوە دروست کردوێت. هیوای هەمیشە باشیتان بۆ خوازی خۆتان.